لەگەڵ دکتۆر ڕزا ئیسماعیل بەڕێوەبەرایەتی کاروباری پزیشکی گشتی پێشمەرگە لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. دکتۆر ڕزا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەکرێت سەرەتا پێمان بڵێ مەرجەکان چین ئەم بیمەیە کام پێشمەرگانە دەگرێتەوە یاخود هەموو پێشمەرگەیەک بێ جیاوازی؟ بەخۆی هەموو پێشمەرگەکانی وەزارەتی پێشمەرگە شمولی ئەو بیمەیە دەکەن بەبێ جیاوازی. هەر هەمویان شمولیان دەکاتن و دەتوانن سوودمەند بن لەو سیستەمە بیمەیە کە دەست پێکرایە لە وەزارەتی پێشمەرگەدا. باشە، لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان وەک یەکە؟ بەڵێ ئەوە شمولی هەموو پێشمەرگەکان دەکاتن و هیچ جیاوازیەک نییە لە مابەینی پارێزگاکان. بەڵێ دکتۆر، بۆتان دیاری کردوون لە کام نەخۆشخانە ئەبێ چارەسەر وەربگرن یان لە هەر نەخۆشخانەیەک بێ حکومی بێ یا تایبەت ئێوە ئەم بیمەیەیان پێدەدەن؟ بەخۆی ئەو سیستەمەکە لە ڕۆژی یەکەم کە دانڕایە ئەمە بۆ ئەو ئەساسە بووە لەسەر ئەو ئەساسە بووە کە بۆ ئەو پێشمەرگانە و ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەریە کە تێچوویەکی تێدەچێتن و پێیان ناکرێتن لە نەخۆشخانەی حکومی جێبەجێ بکرێتن یان سەڵەکەی زۆر دوور بیتن. ئەمە دەوانە دڵنیابن کە لە کاتی نەخۆشکەوتنیان پادە نابیتە کێشە لە بەربەستێک لەوەی کە ئەوان چارەسەری پێویستی وەرنەگەڕن. ئەوە دڵنیابوونەکە لە بۆ پێشمەرگانەکە دەتوانن لە کاتی پێویستە یارمەتی وەربگرن لە وەزارەتی پێشمەرگە و سیستەمێکی پوختە دەتوانین ئێمە یارمەتیان بدەین لە کاتی پێویستیدا. ئەو نەخۆشخانەکان کە نەشتەرگەری یان چارەسەری تێدا ئەنجام دەدرێتن بەخۆی لاینی یەکەم نەخۆشخانە حکومیەکانن کە داوامی سەباحیە نەشتەرگەری و چارەسەری نەخۆشی دەکەن. لە لاینی دووەم شێوازی نیمچە تایبەتی نەخۆشخانە حکومیەکانە لە بۆ نەشتەرگەریانە کە سەرەیان زۆر دوورە ئێمە ئەو پارەیان بۆ سەرف دەکەن کە لە شێوازی نیمچە تایبەت لە نەخۆشخانەی حکومی بکەن و لاینی سێمیش نەخۆشخانە تایبەتەکان و سەنتەرەکانی چاو. دکتۆر، چ جۆرە نەخۆشیەک دەگرێتەوە؟ ئایا بۆ هەموو جۆرە نەخۆشیەکەم بیمەیە شمولی پێشمەرگە دەکات؟ ئەوە هەڵ نەخۆشیە کە پەیوەست بیتن بە ژیانی نەخۆشە و ئەوانەی دەگرێتەوە جێگە لە بابنین جێگە لە کارەکانی جوانکاری کە شمولی بیمە ناکات. بەڵێ، ئەو لیژنەی کە هەڵسەنگاندن بۆ جۆری نەخۆشیەکەی دەکات یاخود بۆ ئەو چارەسەری کە پێویستی پێێتی لە کێ پێک هاتوون؟ هەر لە پزیشکەکانی وەزارەتی پێشمەرگە لیژنەیەک پێک هاتیە. لیژنەکە مختصە، ئەوە لیژنەی باڵای بیمە ئەو بڕیاڕەی دەداتن کە جۆری چارەسەری لە چێ بیتن لە کاتی پێویستە. ئەگەر جۆری نەخۆشیەکی دەگمان بیتن یا حاڵەتێک بیتن کە لە پسپوریەکەی لیژنەدا نەبیتن، ئێمە لیژنەی هەمیشەیی و لیژنەی باڵای وەزارەتی پێشمەرگەشمان هەیە کە ژمارەی دکتۆرەکان زیاترن لەوێ یارمەتی لەوان وەردەگەڕین بۆ بڕیاردان لە جۆری چارەسەری و تێچووی چارەسەری شوێنی چارەسەری و بڕیارەکە دواتر دەگەڕێتەوە بۆ لیژنەی باڵای بیمە و ئەوان بڕیار لەسەر دەدەن کە چارەسەریەکەی چۆن بیتن. بەڵێ دکتۆر، گوتوتانە ئەو پێشمەرگانەی کە بە هەر هۆیەک ڕێگە پێدانیان نەبێ لە ڕێگەی لیژنەی پزیشکیەوە بە دوواداچوونی بۆ کرێت تا 125 خەرجەکەیان بۆ خەرج بکرێتەوە. مەبەستان چییە لەمە؟ بە شێوەی گشتی ئەمە لە سیستەمی وەزارەتی پێشمەرگەدا لە سیستەمی تەندروستی وەزارەتی پێشمەرگەدا لای ئێمە زۆر گەڕنگێکی پێشمەرگە پێشەوەی کە چارەسەری خۆی بکاتن ئاگاداری وحدەی خۆی بکاتەوە. ئەوە لە سیستەمی عسکەریدا ئەوات بەخۆی وجودی هەیە و دەبی پەیڕەو بکرێتن لەلایەن پێشمەرگەکانەوە. مەبەستمان لە موافقەی پێشوەختە ئەوەیە، یعنی ئەوانەی کە موافقەی پێشوەختیان هەیە ئێمە دەتوانین لە ڕێی لیژنەکانی خۆمان شوێنی چارەسەریان بۆ دیار بکەینەوە. بەڵام نەخۆش هەیە بوو مەسەڵ ئاگادار نەبووە تا ئێستا نەیزانێ سیستەمی بیمە هەیە یان بۆ نمونە پێی نەکرای ئەو شتەی بکاتنوانە دەچیت چووە چارەسەری خۆی کردیە بۆ هەر نەخۆشیەک بیتن. ئێمە یەکەم جا هەسەنگانانی بوو دەکەین بزانین ئەو نەخۆشیە شمولی بیمە دەکات یان نا. یەکەم ئەوە، دواتریش وەسڵاتی ئەوەکەی تەماشا دەکەین ئایا بەڕاستی پێویستی پێی بووە کە ئەو نەخۆشی ئەو نەشتەرگەریە یان ئەو چارەسەریە وەربگریتن. دواتر هەتا 125 بوو سەرف دەکەین. بەڵام ئەوە نەخۆشیە لە ناکاوەکان ناگرێتەوە. نەخۆشە لە ناکاوەکان کابرا نەخۆشێک هەیە تووشی
ئازاری سنگ دەبیتن دەچیتە سەنتەرەکانی دل چارەسەری خۆی دەکاتنەوەوانە ئەوە شمولی ینی دەگەرێتەوە هەر بوو 1970 پارەیان بوو دەگەڕێتەوە. بەڵێ دکتۆر ئەوە بەس بۆ ئەو حاڵەتانەیە کە تەواڕینینە و بەڵێ هیچ سنوورێکتان هەیە بۆ نمونە تا ئەم بڕە پارەیە هاوکاری پێشمەرگە دەکرێت یاخود بۆ نمونە نەشتەرگەریەکەی لە بەرامبەر هەر چەندێک بێ ئێوە 1970 پارەکەی بۆ دەن؟ ئێمە ئێستا لە قۆناغی یەکەمدا ئێمە هەتا سەقفی 4 میلیۆنیان بۆ سەرف دەکەین. ئەگەر بزانین نەشتەرگەریەکەی زۆر زیاتری تێدەچیتن یان نەشتەرگەیەکی زۆر گەورەیە ئەوە لە ڕێی لەژنەی باڵای وەزارەتی پێشمەرگە ئێمە موافقەی وەزارەتی دارایی بۆ وەردەگرین بە شێوازێکی تر چارەسەریان دەکەین. و بوو نمونە ئێمە هەمانە هێشتا بریندارەکانی شەڕی داعشمان هەیە کە هێشتا چارەسەری تەواویان وەرنەگرتووە یان هێشتا دەناڵێن لەسەر ئەو برینەکانی خۆیان ئەوە شمولی بیمە ناکاتەوە بە شێوازێکی جیاواز ئێمە ڕاستەوخۆ پارەیان مصرف دەکەین و چارەسەریان دەکەین. واتە ئەو پێشمەرگانەی کە لە شەڕی داعش کەمەندان بوون یاخود زیانیان بەرکەوتووە ئەوانە جیاواز لە بیمەی تەندروستی پێشمەرگە چارەسەریان بۆ دەکرێت؟ ئەو نەخۆشیانە کە پەیوەندی بە برینداریان هەبیتن ئەوە جیاواز چارەسەر دەکرێتن. ئەوەی کە پەیوەندی بە برینداری نەبیتن ئەوە هەر شمولی بیمەی دەکاتەوە. بەڵێ دکتۆر ئەو نەخۆشخانەی کە تایبەتن بە وەزارەتی پێشمەرگە لەوێ هەموو چارەسەریەکیان بۆ دەکرێت؟ ئەو نەخۆشخانانەی کە تایبەتن بۆ نمونە لە سلێمانی نەخۆشخانەی شۆڕش هەیە کە تایبەتە بە پێشمەرگە مەبەستم ئەوەیە هەموو جۆرە چارەسەریەک لەنێو ئەو نەخۆشخانەیە بۆ پێشمەرگە دەکرێت؟ بەخۆی هەموو جۆرە چارەسەریەکیان نییە ئەو نەخۆشخانانە بەداخەوە بەڵام ئێمە لە پلانماندا هەیە ینی لە نەخۆشخانەی پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگە لە هەولێر و نەخۆشخانەکانی شوودەش ئەوەی ئامادە بکەین لە بۆیان فەراهەم بکەین. بەڵێ هاوەهەنگیتان لەگەڵ وەزارەتی تەندروستی چۆنە بۆ هاوکاریکردنی ئەو پێشمەرگانە؟ ئێمە وەک ئۆرگانی پزیشکی وەزارەتی پێشمەرگە هەمانگەیەکی تەواومان لەگەڵ وەزارەتی تەندروستی هەیە هەم لە ڕووی مدیریە یارمەتی ئێمەی دەدات وەزارەتی تەندروستی هەم لە ڕووی ئاسانکاری بۆ پێشمەرگە بەڕێزەکان وەزارەتی تەندروستی زۆر هاوکار بووە هەر لە بداتەوە هەستەش هەر بەردەوام لەسەر هاوکاریکردنی ئەمە. باشە زۆر یارمەتی ئێمە دەدەن لەو بوارەدا و لەو پرۆژەی سەرخستنی ئەو بیمەیەش زۆر هاوکار بوون. زۆر باشە لەبارەی فراوانکردنی بیمەی تەندروستیەوە بۆ پێشمەرگە کە خانەوادەکانیشیان بگرێتەوە کەی ئەمە جێبەجێ دەکەن؟ ئەمە قۆناغی یەکەمی بیمەیە لە چەند مانگی داهاتوو لەگەڵ چاکسازیەکانی وەزارەتی پێشمەرگە کە بەردەوام دەبیتن هەیکەلی وەزارەتی پێشمەرگی گەورەتر دەبیتن و ئێمە دەتوانین ئەو کاتی پلانێکیش دابنین لە بۆ ئەوەی کە خانەوادەکانیشی خانەوادەی پێشمەرگە بەڕێزەکانیش ئەو ببن شمولی ئەو بیمەیە بکاتەوە. هیچ میکانیزمێکتان داناوە بۆ ئەوەی چۆن خانەوادەی پێشمەرگە سوودمەند بن لە بیمەکەیان هێشتانە؟ مکانیزمان پێشنیار کردی بەس هێشتا نەگەشتە ئاستی موافقاتوانە دەبی چەندین دانیشتنی دەوێتە لەگەڵ دارایی وانە هەتا بڕیار لەسەر بدرێتن کە چۆن ئەو بیمەیە شمولی خانەوادەی پێشمەرگەکانی ئەتوانی پێمان بڵێ پێشنیارەکەتان چۆنە؟ پلانەکەش ئامادەیە و وردەکاریەکە هێشتا تا بەتەواتی ئەو نەبی ناتوان بڵێن بەڵام هەر پلانمان وایە کە نفسی ئەو سیستەمە بوو خانەوادەی پێشمەرگەش شمول بکاتەوە. دەستان خۆش بێ زۆر سپاس دکتۆر ڕەزای ئیسماعیل بەڕێوبەرایەتی کاروباری پزیشکی گشتی پێشمەرگە لە هەولێر لەگەڵم بووی سپاس.